بەڕێزانە و کاتتان باش هاتینە وڵاتان هەندە قسە و باز دەکەین تەندە هاوڕێ کۆ دەبتەوە ئێستا دەست پێ دەکەین بەخێربێن بەخێربێن ئێستا هەندە قسە و باز دەکەین دەمەکە قسە و باسمان نەکردیە سەرچاوی ئێمە هاوڕێیان دەرێن ڕەوشەکە هەر وەک خۆیت بەرزی و نزمی شوێن ڕوو نەدایە شایستەی باسکردن بی بڵێین سەرچاوی ئێمە هاوڕێیان بەداخەوە کەسایەتی دیاری کورد سەرکردە ساڵح موسڵیم ماڵئاوایی کرد هەمومانی بەو ئێوارەیە دڵتەنگ کرد ئەو کات هاوڕێیان خۆشەویستان بزانن ئەگەر یەکێک مێژوشی جوان دروستکە چۆن هەموو فەیسبوک دەبتە وێنەکەی بەڵام وەی ئەگەر قێزەوەندە بی بەهەرحاڵ ساڵح موسڵیم ئەو سەرکردەیە بوو کە بناغێر کوردستانی ڕۆژئاوای دروست کرد ئەو کات لە مەزلوم دیارتر بوو هەمووتان دێتە بیرتان ساڵح موسڵیم بە ئیرادەیەکی زۆر شۆڕژێر وەکو هەموو ئەوانتر بەس بە حکمەوەی لە میدیا دەردەکەوت ئاخافتنی زۆر جوانی هەبوو بە من بەهێزترین ئەوەی قەت لە بیرم ناچی زۆر تووڕە بوو لە خەندەق لێدان و ئابلوقەی ئابووری پارتی کە ئەوە مێژوچی ڕەشە بە نیچەوانی مەسعود بارزانی وتی پەلکەدار دەخۆین بەس خۆمان ڕادەست ناکەین تۆ لەولا داعش تەوقی کردبوو لەولا تورکیا لەولا سووریا لەولاش پارتی گوتی پەلکەدار دەخۆین بەڵام تەسلیم نابین ئەو جوملەیە لە ئەو سەردەمی وەکو نایەکەی ئەوە مەزلوم کۆبانی بوو یعنی تاریخ وایە کوڕە شەهید بوو بیرتانە ئاوشینەکەی وازم نایە عایشەیە لە کۆبانی چه عەشری دەکرد کو هەمومانی دەهەژاند یعنی فامیلیەکن بەڕاستی شایستەی تەقدیرن و مێژوشی جوانی تۆمار کرد لە بۆ خۆی و گەلەکەی ئەو ئەزمونەی ڕۆژئاوا بەشێک لە هەموو شت بدایەتەکەی ئەوەیە کاتی تەنگانەکان ساڵح موسڵیم دەورێکی جوانی دیت هەموو تەمەنیشی لەناو کوردایەتی و خەباعات و تێکۆشان کەسایەتێکی جوانیش بوو هەتا بابا ئەوەش بڵێن هەتا ڕووداوی زارێک چۆکردنی وەکی لە قاتانەکە ناکەم لەبەر ئەوەی لە وەختی کۆبانی ئەوانە مۆقفیان باش نەبوو بەهەرحاڵ بەداخەوە لە ماڵ ئاوایی کەسایەتی دیاری کورد ساڵح موسڵیم هاوڕێیان ئەندە سووکە خەبەر بڵێم هەتا ئەوە دەبیت یەک بە پێی زانیاریەکان زۆربەی بەرپرسەکانی پارتی شەوانەیان بە ڕۆژ لە ماڵەکانی خۆیان نامێنێن لە ترس پڕێک درۆنەکە خۆی پێدا دەکە ئەو درۆنە زۆر کارە ساتە هەموو هاوچەشەی زەنجی گۆڕی ئیتر خۆی بە ماڵت داکرد چ دەکەی یار ئەوەندەوکەش ئەوەندەوکەی بەڵام لە هەمووی خەتەرترە بۆیە زۆربەی بەرپرسەکانی پارتی ماڵەکان و مەزرعەکانیشان زۆر کردیان هاوڕێیان ئەوە بە بیرم ماتەوە کورە زۆر مهمە لەو دووبەیەی ئێستا خانی پارە ناکە کەس ناکەوی لە دەرەوەی خەڵک زیاتر دەدا وەک چۆن زۆنی ئاڵتونی بۆ زۆنی تومەن و لیرە زۆنی ئاڵتونی هەولێر بۆ زۆنی ئەوە تومەن و لیرە کەس ناوێری لەوێ بخەوی لەبەر ئەوەی ئەها درۆنێک دێ یان نزیکی سەفارەت و قوسڵخانە و شوێنی گرنگە مامزاوە دەوری هەیە بازاڕی هەیە ئێستاکە دەڵێن ئەو دەوڵەمەندانە و ئەو خەڵکان ئەستە مامزاوە و لە هەولێرێ دەستە ئەو شوێنانە بازاری ئەو شوێنانەیە یعنی کەس نازانی خێر لە چدایە بەڕێزە
کەس نازانی خێرەگە لە چدایە. ئەرێ وەڵڵا خێرەگە لە چدایە. هاوڕێیان هاوکات ئەوڕۆ ساڵیادی ڕاپەڕینی هەولێرە، یعنی چرکە ساتێکە ئەوەی لێی جێژیا بۆ ئەو سەردەم، یعنی چرکە ساتێک بوو قەت لە یاد ناچێ، ئاڵتۆنی بوو نەمردین دیتمان. دوو فەیلق لەو هەولێرە بوو بڕوا بکە کورە خەڵک لێ نەگەڕا پێشمەرگە بتە بەشی هەبی لێ چار و پێنج دەستی پێ کرد. من کە تەواو بوو قسەی کتاب دەماخیندەوە ئیرادەی گەل وایە وایە یەکسەر ئەوەم لۆ هات. یعنی کە قسەی کتاب زۆردا شتێ دەڵێن قسەی کتابە بەس ڕاز دەرچوو، بەڕاستی ڕاز دەرچوو. ئەمگۆ نەتاندی دوو فەیلە کورە هەلیکۆپتەرە سەر بوو لەو خەڵکەی دەدا دەیگرت تێیدەگرت شەهید دەبوو ئەو خەڵکت کەس نەدەگەڕا. ترس غایب بوو ئەو ڕۆژی بڕوا بکەن ترس غایب بوو. چرکە ساتە گوت بەڵام کورە بابە ئێستا من باسی ئەو چرکە ساتە دەکەم خەڵک غازی نییە، دەڵێن گەلە گران بووە، خەڵک کارەبای نییە، خەڵک ئاوی نییە، خەڵک هیچ پێداویستێکی نییە، موچەیەکی خراپی هەیە. دایموو سەعات دەیکەنە 45 و 50 ڕۆژ هەمووی دەدزین. مەسرور بارزانی و ماڵی تاالبانی. خەڵک دەترسێ ئەڵێن ئێستا کە مەعاشەکانیان وەکو کارتی شیکەکانە بەدە 15,000 دینار کەمتر دەفرۆشنەوە لە بازاڕی، دەترسێن لەبەرە ئایتی ئێمەگان 50 دقەی دەوێت چاوەڕێ دەکەی کارت ڕادەوەستی. یعنی یەک شتی ئەو حکوومەتەی لە 35 ساڵی ڕابردوو ئەمە نەماندیت پۆزتیڤی بە تایبەتی وەرە بە من بڵێ مەسرور بارزانی کە زۆر خۆت پێ ئەوەیە نازانم چت هەیە تۆ حکوومەتە قسە دەکە وەڵ ئەوانەی ئیمارات کشانەوە ئێکاکە تو حکوومەت ئەوەیە بەدیلی هەبی تۆ نە ئاوت ئاوە نە کارەبات کارەبایە نە حکوومەتایەتیت حکوومەت 7 ساڵە لێ خوڕە دەشتە لە خۆ لێ دەخوڕی کێشەتان چییە؟ سڵتەی وەزارەتی ناوە خۆیە کورە بابە ئەو ئێرانە لەناو ئەو ئاگر و ئاسنە مشتەبای هەڵبژات ئەی هاوار ئەنگۆش ئەوە 17 مانگە 18 مانگە نییە لەسە وەزارەتێکی قێزەوەن پڕ لە تاوان کێشەتان یعنی چ مشکلتان هەیە؟ ئێران لەناو ئەو هەموو ساروغەی مرشدی ئەوەی کرد هەڕەشەی لێگرا هەتیشتی مشکلت ستان هەیە ماڵی تاالبانی و بارزانی وەزارەتی ناوخۆ و ئاسایش و کۆمەڵێک پۆستە ئەنگۆ سەرەتانن لە ئەو میلەتەی بە جددیمە یعنی هەر شتێک دەبی پاسە ئەوە خزمەت گوزاری وەڵا بەغدایە مەعاش بەغدایە باشە بەس من بڵێ ئەو پارە چی لێ دێ وەرە مەسرور بارزانی 7 ساڵ و هەندە سەرۆکی حکوومەتی شەفافەتی ئەوەی چی لێهات کاکە پارەی کارەبای چی لێهات ئێخۆ بابە وەڵڵاهی زۆر تاوانە کارەبای کتەبی 4 سەعات کاکە ئەمان تو بیلا لێکم چرکە دەرەمە دەرچوو دەرەمە دەزانین چێوە چێرکە بەس دەرەمەکەیتی سقوطی کرد فەشەلی ناوە عادی دەرچوو سینی دەرچوو کارەبایەکەی کاچ خۆمە تۆ ئەو ئێران و ئیسرائیلە ساروخ بە ساروخی دەکەوی کارەبایی هەیە ئەتو نە شەڕت هەیە نە هیچ هەیە باشە نابی بەدیلی ئەوەی دابنێ ئەگەر ئەو دوورکەتەوە ئەگەر ئەو مشکلە بوو پلان ئەی بی سی حکومەتایەتی ئەوەی تو چییە بە هەموو کەسێکی دەکرێت ئەگەر هەموو شتەکان بێتە بەردەست و عیلاجیکەی کاکە تۆ دەبێ ئێوە دەبێ ینی با بڵێن ئێوە دەبێ چارەسەرتان پێبی ئەلف وا دەبی باوا دەبی ئەوە ئەگەر نەچی لەوەی خۆشترێ لە خۆداها لێ خوڕە و لێ دەشتا پەرلەمان سقوط پێ کرد حکوومەتت بە قەیف خۆی کردە قەشمەری خانە بیا ئەنە دەولە و دەولەت و ئەنا خزمەت گوزاری سفرە ئەو هەموو پارە خردەتەوە هەتا 120 میلیاری دەنێری بەرشەق دەبات توخات بە جددیمە شەرم لە خۆتان ناکەن ئال بارزان و ئال تاالبانی ئەو میلەتەی دەردەدەنێ وەرێ تو ئێران 2000 کەسی کوژرایە 5000 بۆمبی لێدرایە بە ئەنواع گسکە و گەورە کارەبای هەیە کورە لە کوردستان بەبێ ئەوەی تەقەیفی شەکرایە سارقۆ هاتێ و دەڕوا 12 درۆن هاتیە وەڵا کاکە کارەبانما ئاونما مەعاش بۆ 6 ڕۆژ بەخۆشی دەردە سەرۆکی حکوومەت یعنی بە جددی نازام ئەوانە چێ
یعنی چۆن شەرم لە خۆیان ناکەن کە پیاوی ئەوەنی کاکە خەڵک باوک هەموو باوکێک چەند منداڵی هەبی ئەگە زیلۆ کردبی بەڕێوەی دەبا ئێ حکومەتە هادی وایە ئەگەنا پێی دەڵێن باوکەکی خوێڕیە ئەگەر ماڵ و منداڵی خۆی پێ نەخەبێتەوە ئێ حکومەت لەوێنە گەورەکەیە کاچخۆ لەوێنە گەورەکەیە قازت سبەی دووز بەچی دەچن فلیمە چۆشی ئەدیابینی دروست دەکەن هەموو خۆیان دەکەنە بەتەڵ و تاریخی وا و مزەیەفی تاریخ بکە هەندێکی دیارە بەشە چێگەنا بەشەکی جوانە بەهەرحاڵ یعنی ئەو چیرۆک و ئەو فلیمانە گەردەلوول و ئەوانە لە میلەتی کورد لۆ جیلێک لە گەنج باشە بەس کاکە مزەیەف مەکە مزەیەف تاریخ بە زۆرەم لێ نانووسرێتەوە چت کردی ئەوەی بنووسیت کە دەبێ قەشمەر وەچی ناپلیۆنی هاوڕێیان بە ئەوە شتان پێ بڵێم ناپلیۆن ئەوە مەشهورە لە تاریخ جەنرالێکی پێیان گوت ئەو جەنرالت مرد گوتی تا مرد چی دەکرد کۆتیان تاو هاواری ئاگای لە هیچ نەما وتی بنووسنا تا مرد هاواری دەکرد بژی ناپلیۆن تا ئەنارە تا ناپلیۆن لە دەسەڵات بوو ئەوە نووسرە ئەوە کەتە تەنەکەی خۆڵی بۆیە ئەوەن گۆش هەر مزەیەفە چی دەکەن دەکەونە ناو تاریخ بڕوا بکە من یعنی حەز دەکەم شتەکان تەواو بێت ئەگەر ئەوە بوو بەس یەک نمونە لە هەموو هونەرمەند دێنمەوە نمونەیەکەیە زۆر جوان هاوڕێیان عەلی بەدرخان دەرهێنەرێکی گەلە گەورەی میسرە کوردە مەشهورە بەس یەکێک لە عەملاقەکانی دەرهێنەری میسریە وەختی خۆی لە نەوەتەکان ماڵی بارزانی داوانە کە فلیمەش لەسەر مەلا مستەفای دروست بکە وازم 2 ملیۆن دیناریاندا بێ ئەویش هات بۆوە تێکستەکیشاندایە ئەویش خوێندبی و زایدە گوتی بەخۆم دەچم بە دوواچوون دەکەم ئەوەم لەو هەموو هونەرمەندە چێت و هەر یەک مەسل نییە یان یەک ئەوە نییە ئیتر دراسەی کردووە ڕۆژە چوو بە دەرێ مەسەلەن لەگە پیرەکان لەگە حزبەکان قسەی کردبوو لەسەر تاریخی مەلا مستەفا ویستی بە خۆی خرتەوە ڕۆژە ماڵی بارزانی پێیان وت ئەوەی دەچوو دەیکەی جاسووسیە ئەو تێکسەی دەکەیە فلیم گوتی کاکە ئەم فلیمەک دروست ناکەم حەقیقەتەکەی نەزانم جوانێکە لەوەدایە دەبی فلیمەک فرێدەمە ناو مەلا مستەفای فرێدەم ئەوەی ئەم بەخۆم چی کردێ چی نەکردێ تەبیعەتی چ بووە ئەوەی بنووسمەوە نەک ئەو تێکسەی دێتە بەردەستم دەیکەمێ بۆیە ئەگەر ئینسان ڕێز لە خۆی بگری لە هونەرەکەی بگری دەبی ئەو دەورە تاریخیە ببینیت حەقیقەتەکەی بگداتە خەڵک ئەگەنا ئەمونۆ پارە پولیە تو کاچ خۆی کو دەتوانیت دەورێکی مزەیەفی تاریخی تۆمار بکەی پارتی فرەبا بە پارتی لە هەولێرە لە 76 ئەوانە هەر نەبووە کردیانە بەتەڵ بەهەرحاڵ با نەچینە ناو ئەو مەوزوعانە جارێ هاوڕێیان تورکیا زۆر مشەوەش بووە تورکیا گەلەگەلک مشەوەش بووە لەو وەزعی لە ڕۆژهەڵات لۆ لەبەر ئەوەی ئێستا دوو بەشەیە ڕۆژهەڵاتیشی بێتە سەرێ واتە 10 ملیۆنی تکەی هاتە سەرێ قەزەی کوردی قەبزەیەکی زۆر گەورەتر دابێت ئێوە دەمی بەخۆشی بێ ناخۆشە دەبتە عیبە دەبیت بەشی چارەمیش عیلازێکی گەورەی لێ بکرێ بۆیە ڕۆحی چوە تورکیا لەوەی پژاک بە تایبەتی لە پژاکی خۆی لە دیموکرات و کۆمەڵەش پەستە یعنی ئاو دژی کێشەی کووردە ئەردۆغانە هەمویان باخچەلیە دیموکرات و کۆمەڵەش ئیدارەیەکی کوردی وەکۆی باشوور دروست بکەن بڕوا بکە هەر پێیان ناخۆشە زۆوەرە پژاکش کە بەشەشی لە دینەمۆکانێتی شێت بوونە بڕۆن سەیری گوتاری ئەردۆغان و باخچەلی یەک دنیا مەتحوسەنای کوردی کردێ کە نەچوتە ناو شەڕەکەی یعنی بە شانواری کورد هەڵدەدا ئەو فاشستە یەک دنیا بە شادەیە کورد میلەتێکی وایە ئەوە ڕۆحیان چۆ بڕۆ گوجێ لە گوتاری ترە ئەردۆغان ئەوەی ڕابگرە ئەو زەدەزانی کورد چ فرسەتێکی مێژووی لە دەستا و ئەگەر لە پرۆسەکەی لە قۆناغەکان کە نەبێتە هۆی بازدا بنێ بازی گەورە یعنی قۆناغێک بێتە ناو ڕووداوەکان کە نەبتە ئیمارات ئەو ئیماراتە ناڵێم خانی لە دەرەوەی ئیمارات هەرزانترە لەوەی گرانترە نەک لە ناو دووبەی ئێستاکە خەڵک هەڵدێ بە لێ شاو بەڕاستی تورکیا تووشی ئەزمەیەک بووە لەو یەک لە کێشەی کورد دوو دەزانی ئێران تەواوی نۆرەی خۆیی دوای ئێران نۆرەی ئەردۆغانە بۆیە ڕۆحی چووە
بڕوا بکەن تا ئەوە نییە ئێستا ئەوەی بکەی کوردەواری خۆمان دەرێ مسی لەسەر ئەوە دەکەی. بەهەرحاڵ بۆیە وەزعەکەی تورکیا زۆرم شەوەشە هەموو شێوێک هەوڵ دەدا کە کورد بەشدار نەبێ و 10 ملیۆنی تکە نێتە سەر پارسەنجی هێزی کورد و بتە 3 بەش ئەو دەمیدەتە 4 بەش. ناچاری ئەنی چ دەکات؟ چ دەکات؟ لە باکووریش هێزەشی شۆڕژێڕی ئەوایە. هاوڕێیان من ناچمە سەر ئیخبار لەو شوێنە دراو لە ئەوە درا بۆ خۆتان دەزان هەموو ڕۆژێ هەتا لە ئیخبار داگرتنیش وەڵی بێزار بووینە بڕواکە هەموو ڕۆژێ دەزانم درۆن لەسەر مەسیڤ و ئەو منتیقانە دەسوڕێتەوە لێیان دەدا بە زۆربەی بارەگاکانیان چۆل کردیە زۆربەی ماڵەکانیان چۆل کردیا یعنی ئێستاگە مەسوولق ماڵی چۆل کردەی بارزانی چییە بەڵام جارجار دێنە ناو خەڵک کورکاکە خۆ کەس نەیگوتێ مردینە ئەڵێ خۆیان شاردەوە 5 دقە دێ و دەڕوا بزر دەبتەوە جارجار دێ خۆی بە دیار دێخی خۆمانەیە ئەوە نییە ئەو جەر لەگەر ئێران ئەوێم بزانم وعدیان بە ئێراندا کە ئەوان تەدەخول نەکەن بۆیە ئێران دیان نادا بەڵام ئێران و حەشد هەر مزایقەیان دەکەن هەر مزایقەیان دەکەن بەس بیانێ لەیان بدەن لە دۆرێ دەدەن بڕوا بکە هەتا من جێملەوە بووە جێم لێ بووە زۆر سەرچاوەکان ئەسڵ نییە بەس گوتیان درۆن لەسەر دۆرێش سوڕایتەوە ئیتری خۆیانە چکو ماڵی بارزانی شەندە درۆنیان هەیە خۆیانەیان ئەوە تا هەشتە بەس بیانەوێ کاکە ئەوە بچی لە ناو ئیمارات و قەتەر و سعودیا و نەعەزانم 7 وڵاتی بدە لە قوبرس بدە ناچی لە ماڵی بارزانی دە بەس نەیانگەیان تا ئەو ئاستەی لێیان بدەن بەس هەر لە خۆیان دەترسن ماڵی تالەبانیش کاکە ئەو ڕۆژە پابل هەر هەرات و وتیان کە لە سلێمانی 3 چارەک لێدرا بوو بەڵام کاکە زۆر خەڵکە زۆر سەیرە یاری 1 هەفتە بزر دەبی لە هیچ مناسبەت دیار نابی لە پرەگرێت تازێکی 5 دقەی درەوە خەبەرەکە ڕاز نەبوو کوری قسە عەقڵتان بەگڕ بێخن هاوڕێیان بێمە سەر دوایین دووشت یەک هەندێک بەداخەوە لەناو کوجاش تورکیە ئەوە جاش ئێرانیش دەرکەوت یعنی ئەتو ئێران دەوڵەتێکی داگیر کرا 47 ساڵە بە دەیان هەزار کورد و غەیرە نەتەوەکانی کەی لە ناو بردیە و هەموو ئەو هێزە ئێرهابیانەی لە مەنتیقە هەبووە درندە بوونە بڕوایان بە دیموکراسیەت نەبوونە نمونەیەکو حیزب الله حەماس جیاد حەشد ئەوە یەمان هەر هەمووی تەمویلەکەی لە ئێران بووە و ئێران چ نموزەشی جوانی پیشاندایە لە مەنتیقەی چ شارستانێتە چی پێ بووە بەجددیمە ینی چ شارستانێتەک چ مەدەنیەتەک چ جوانیەک چ وڵاتەکەی چاردە نەتەوەیە چ نموزەشی جوانی نەتەوایەتی پیشاندایە مافی دایتە چ کام گەلک چ کام دیموکراسیەت لە خۆیان لە وڵات 6 وڵاتی لەبەردەست بوو لە سووریاش چی کرد دیگە لە کوشتن و بڕین و فتوادان و تەخەلوف و لەوانە زیاتر چیت کەینە ئەو نەتەوەکەتی لاچی زەرگتی نیشتیمانەکەتی داگیر کردێ 47 ساڵە بەدەیان سەرکردەی حەملە شەرەفکەندی و قاسمنەوە دەیان سەرکردەی لێ شەهید کردی دەیان جار کاکە ئەو دیموکراتی کۆمەڵە لەخۆیان لەیان پاڵدا بۆ دەهات لە ناو کۆیە و زرگێز و ئەوانە لی دەدان هیچیان داوا نەدەکرد دانیشتی بوون ئەو زەدێ دەرێ من بە خۆم و بە بنەماڵەکەم ئامادەی شەڕی ئەو بکەن یعنی لە ڕقی سیاسەتی کەریدێزە یان ئەوەتە بەشێکی زۆری لە ئیسلامیەکان ئیسلامی سیاسی دەڵێن نەک موسڵمان ئەو دەردانە کەس وەخت خۆی ئەو کێشەی نەبوو لەگەر ئیسلام موسڵمان هەمووی وەکو برابوو ئەو کێشە نەبوو لە کاتێکدا مەدی شوعیەت لەو پەڕی بەقوەتی بوو لە 60 و 70 بڕواکەن ڕۆژێک لە ڕۆژە ئەو کێشەی ئاینیە نەبوو لەگەر سەر هەڵدانی ئیسلامی سیاسی واتە حیزبی ئیسلامی ئەو دیاردانە هاتە ناو کۆمەلگای کوردی لە گۆڕینی جلوبەک لە داڕمانی هەستی نیشتیمانی لە دابڕان لە ئەدەب و شعری کوردی لە هەر هەموو ئەوانانی بە ئاشکرا لە ڕقی ئیسرائیل ئامادەن خیانەت بکەن لە هەموو مەبدەعەکی کورە برا ڕەو ڕۆژە بڕۆن سەیری عەلی قەرەداغی بکەن یا قەتەری بڕوا بکە باس ئەوە دەکە ئێران بردومانی وڵاتانی عەرەبی دەکە باسی هەرێمی کوردستان ناکە تەحەدا دەکەم پێم ئەی بەوەندەی لە سەدا بگرم لەبەرەوەندە کابرایەکی بێت چاو ئەوەیە ناپاک خۆ ناتوانێ هەموو ڕۆژ لەسەریدا بکەیت
بۆیە یعنی شەرمە ئەو هەموو دیفاعی دەکەن لەو وڵاتەی کە لە 35 ساڵی ڕابردوو وەڵا ئەمەیان لە کۆچرە و حەواندەوە ئێکورە باب وەڵی هەموو خەڵکی کورد بوو ئەمەیان ئەمن دەرنەچوو ئەسی نکبەتی من لە کۆچرەویش دەرنەچوو ما لاولێرێ مام کۆسرە لە پێشمان ڕۆی قادر عەزیز ڕۆی سەید کاکە ڕۆی دەمانگۆ شەڕ دەکەین نەکەر ئەمە 400-500 گەنج بوون لە گەڕەکی شۆڕش و ئای شورتەوە ئەوانە خۆ زۆر برادەر دەزانن ماینەوە لە ناو هەولێرە بەرحاڵ یعنی خەڵکی کورد یارمەتی داینە دوای ئەگەر ئەوەشی کردبی ئێران ئەوەی کردبی بەڵام دەیان جار ئاوی لێگرتیەوە دەیان جار تۆ بارانی کردی نەتەوەکەتی لایەک داگیر کردیە خاوەنی دەیان کۆمەڵ کوژیە یەک لەوانە قارنێ و قەڵاتان ئەو لە جینۆسایدی گەلەکەتی کردیە تۆ دەی دیفاع لەو سیستەمەی دەکەی کە بەس بە ئاگر و ئاسن میلەتەکەی دەچەوسێنتەوە هەر دوایین خۆپیشاندان خەڵک خۆپیشانە بڕوا بکەن من بزانم 15,000 ببورن باز لەوە دەکرێت هەتا دەڵێن ترامپ گوتی 30,000 بەس قسەی ترامپی بازی لەسەر نییە برا ڕۆ 30,000 عائیلەی وێران کرد خۆپیشاندانیان کرد کاکە خەڵک بێزار بووە لەو دەم و چاوانە بێزار بووە 47 ساڵە 47 ساڵە دیارە ئەوانە دوعایان نەکردم زانە قورگم گیرە بەهەرحاڵ ئاوڕێیان ببورن یەک دەقا داوای لێبوردنتان لێ دەکەین هاوڕێیان بۆیە شەرمە و دوو کورد ڕاست ئەمریکا و ئیسرائیل و ئەوروپا کوردیان دابش کردی ئەوروپا وەختی خۆی بەس کورە براکەم ئەو دەوڵەتە داژیکەرانەیان دەوڵەتی سەفەوی عوسمانی لەشە نەزانێ کوردیان لەسەر چاوی خۆدانایەوە نیە لەو 400-500 ساڵە بڕۆ ئەوەی خەریجی تاریخە یان تاریخی کورد بخینەوە بزانێت دەوڵەتی سەفەوی عوسمانی یان کەی کوردی حقوقەچی درایتیە بەر لەوان بە دوو پارچە بوو ئەوانە هاتن کردیانە چار یعنی ئەوان ئیزافەیەکیان نییە کە ئیسلامی سیاسی شانازی بە عوسمانی و سەفەوی دەگاتن دوو لە 100 ساڵی ڕابردوو ئەو ئێرهابەی ئەوان کردیتیان جینۆساید کۆمەڵ کوژی هەوڵی سڕینەوەی نەتەوایەتی ئەو چار دەوڵەتە کردیتی لە کۆچرەوەوە کورد هەندێک حقوقی بەدەستکەتیە ئەو خەتی 36 و حیمایە و ئەو وەزعی ڕۆژاوە کاکە دەبێت ڕاستەکێ هەمومان دەبیدان بەوە دابنین کورد دەرەقەتی تورکیا نایە یعنی بەس لە عەفرین و سەرەکانی ئەمریکا پاڵپشتی نەکرد مەجالیدا هەموو مەنتیقەکەمان دۆڕاند زەرەرشی زۆرمان کرد کە لە کاتێکدا هێز نییە ئەوڕۆ لە هەموو مەنتیقی وەکو هێز لە پەگە و هەسەدەی شۆڕش ژێرتر بی بۆیە ئەنی هەندە شت تێدا من ناڵێم ئەمریکا ئاخر زار تۆمباراک کەس بەقەد من تۆمباراک و ئەمریکای ڕسوا نەکرد لە ناو سۆسیال میدیە کەس بەقەد من تۆمباراکی بەس کاکە پنتاگۆن ڕێی باش بوو CIA ڕێی باش بوو وەزارەی خارجی ڕێی باش بوو کۆنگرس ڕێی باش بوو و ئەوەی دەسەڵاتەکەی هێشتەوە ئەو شکستە گەورەی باوان کرد بەشێکی شەقام بوو بەشێکی ئیرادەی شەروان و خەڵک بوو بەڵام بەشێکی کۆنگرس و لە 2019 هەیبەتی ترامپیان شکان بەهەرحاڵ ئەوەمانەوە نییە یعنی ئێمە بەدیلەکە چیە دژی ئەمریکا و ئیسرائیل دەبی کاکە ئەو چارداجیکەرە لۆ دێتەوە هەر وێرانت دەکەن بەس ئەمەش لەگەڵ داینێن کورد نەکەویتە نا ئەو شەڕی بەس خەڵکەکێ کاکە چەپلە بۆ ئێران لێ دەدا یعنی زۆر کارە ساز دێمە سەر ئەو نوقتەی جەوهەری هاوران زۆر کەس دەبێ ئێران بردیوە ڕاستە ئێران مایە بەس هەناسە دەدا چۆن 5,000 جار بۆمباران کرا 5,000 تۆ وەرە بیرکەوە ئەنواع ئەشکال شوێنی مینایی نمایە لەگە کەشتی شوێنی ئەو کەشتی مەتار و تیارەی نمایە تا ئەنێستا ئیسرائیل ئەو ڕۆژە راپۆرتەکەم دیت ئەڵێ دەستە مەتارەشی قڵ لێی دەدا نەک بە جەماعی لێدا بە کەیف خۆی هەردەبژێری هەر لۆ زەوق لێی دەداتن هیچی نما تیارەی نما ئەی کەشتی نما
قیاداتی نمایە 2000 بەرپرسی کوژایە لە ناویان 100 بەرپرسی باڵایە وەزیر دیفاع و وەزیری نازام مخابرات و پازدار و مرشیدی ئەعلا و ئیلە ئاخری کەس نازانی مشتەبا دانرایە 4 ڕۆژە ناوێری خۆی دەربخات تا ئەم مشتەباندێک ئەو خەبەرانە هەبووە میشڕامگەیان لە میدیا جیهانی و ئەوانە کە مشتەبا گویا لە ڕۆژ یەکەم لێو بووە بەس من بە دواتچوونم کرد لە میدیا و سێرچم کرد ئەو لەوێندەر نەبووە بزانم دەو ڕۆژی بۆیە زندیە و من چەند ڕۆژێک لەمەوبەر 3 مانجیش پۆستم کرد وتم لاریزانیەشێک لە ئەملاقەکانیتی ئەو ئێرانە ئێستا ئەو دووە بەڕێوەی دەبن باڵا هەرە توندەکان ماون کەسیان نمایە ینی بنیەی تەحتی نمایە تەهران هەموو ڕۆژێ دەقوڵێ ڕۆژ نیە تا ئەن ئێستا هیچ شوێن نمالەیدن ئەڵێن فرۆکەکان دەگەڕێن لە نوقتە تەفتیشەکان دەدەن خاڵی پشکنین هەیە پێشمەرگە و ئی سەردەمی بەحس لەوانە دەچن دەدەن هیچ نمایە لێ بدەن یعنی چەکیان نەهێشتە هەر هەندێک ساروغ و درۆنی مایە ئەویش لە بنی عەردی لە پرەک دێن و لێ دەدەن 180 ساروغیان لەناو بردیە 985 درۆن چەکی پێش گەورەیان هیچ پێ نەهێشتینە بە جددی ئەوە چمانەکە یعنی ئێستا ئێران بێوێ بژێتەوە 10 ساڵی دەوێت تا بگاتەوە ئەو ئێرانی جارە خەڵک هەیە ئەڵێ بردیەوە کاکە بە چ بردیەوە یعنی بە جددیمە ڕاستە ئیسرائیلیش بەشەکی وێران بووە خەڵکێکی زۆری شیعە کوژرا ڕەنگی بەرپرسی شیعە کوژرابی یعنی ئەمریکاش ڕەنگی هەندێک جوندی کوژرابی 7-8 دەرێن ڕەنگی چرەش بەدمونە بەس کاکە تۆ وەرە ئاور لە ئێرانێک بدەوە ئێران تەفرت و نابوو وڵات نمایە ئەنتەرنێت نمایە خزمەت گوزاری نمایە دەڵێن ئەوی فەردەك ئادی لە کندی واتە فەردەك ئاڵتونی هەیە لە ڕۆژهەڵات وەزە ئەوهایی خەڵک خراپە باش ینی بە چ بردیتەوە خەڵکێک دێتن دەڵێ وەڵی ئێران ئەوە بووە یعنی ئەوەکو نوقتەیەک نوقتەی دووەم باز لە ئاشی دەکرێت ئەو ێم بزانم ترامپ و پۆتین قسەیان لەسەر یەک کردیە ترامپ پۆتین داوای کردیە ئێران ڕابوو شەڕی ئێران ڕابگرێش گوتی ئوکرانیا ڕابگور هیچ ڕێککەوتنێک نەکرایە ئەوەی لە هەندە شت لە میدیا باز دەکرێت نازانم ئەوێم بزانم هیچ ئەوە نەبووە گوتی لۆ ئێران پێک بەش گوتی وەرە ئوکرانیا پێک بەڕێتر ئەوانش لۆخان ئەوەیە ئەوەی بڕیاری شەڕاگرتن دەدا بڕوا بکەن هاوڵێن ئەوە جەوهەری قسەی منە دەوڵەتی قوڵە لە ئەمریکا دەوڵەتی قوڵە لە ئەمریکا کە ئیسلامیەکان پێیان دەرێن ماسۆنیەکان بەس من نازانم بە جددی بەس دەزانم دەوڵەتی قوڵ هەیە لەناو کۆنگرس کۆمیتەک هەیە کۆمیتەی نهێنیەکان ئەوانە زۆر بڕیار دەرن ئەو لینسیگرا هەمە بەقەت ترامپ زیاتر دەوری هەیە ئەوانە بڕیار دەرن لەسەر هەموو شتێک تەختی دادەنێ ترامپ ئۆباما کلینتۆن جێبەجێ دەکەن دیکۆر بڕوا بکەن ئەوانە کو ئێستا حکوومەت هەیە حزب هەیە لە پارتی یەکێتی بەس چییە پاڤل و قوبات یەکێتیان کردە ئەو ئەڵقەی دەستیان نە مەکتەب سیاسی نە سەرکردایەت هیچ نییە ماڵی پارتی ماڵی بارزانانی بە کەیفی خۆیان با بۆیە وەیسیە مەسرورە مەسعودە ئەو چارە دەڤەری زەرد بەڕێوە دەبن قوباد و پاڤلیش دەڤەری کەسک ئاو بێنەوە دەست بشوە دەوڵەتی قوڵ چێە ئەو 6 کەسەنە لە باشوور لەو سوودەی منیش ئەوێم بزانم دەوڵەتی قوڵ هەیە لەو ئەمریکایش هەیە ملیاردێر و کۆمەڵە کەسایەتی گەورەن ئەوانە بڕیار دەدەن خەتەکە تەسلیمی ترامپە فەندی دەکرێت ترامپ واجی هەیە و بۆ هەندێک هینانەوە شەڕی پێ بکەن ئەگەنا کامیلەت دەردەچوو ئەو ژنە دیموکراتەکە دەرەچوو هەموو ئیستفتاکان ئەو دەریان چوان بە پارەیان لەدەستە ئەنزیمەکانیان لەدەستە پێیان دەکرێت چیان بوێ دەری دەچوێنن بە ناوی دیموکراسەتیشەوە ئەوانە بڕیار دەدن و ئەوانە بڕیاری شەڕ دەدەن تەسلیمی ئەو مەسئولانە دەکری بۆیە یعنی هەندێک کەس ترامپ چ دەرێ هەر لەبەر هەندێک هەزار یەک قسە دەکە یەکەکی ڕاستە ئەوەی بڕیاری شەڕاگرتن دەدا دەوڵەتی پشت پەردەیە بڕوا بکە ترامپ نییە نەتەنیاهۆ بەشەکە لەو لۆبیە بە زۆربەیان لۆبی یەهودین لە ئەمریکاش بڕیار بەدەستن کاکە ئەو ترامپان
حەزی لە شەڕ نییە بە بەویژدان بڵێن کابراایەک بوو حەزی لە ئاشتی بوو هەوڵی دەدات جائیزەی ئاشتی هەمووی لێ سفر کراوە جاوەی نەکرد ئیپستنیان لۆقیت کردەوە ئیپستنیان 2000 لۆقیت کردەوە ویستی جا ئەوە شەڕ نەکە نەفرە جیان و نادە پێش ماڵێت بە کلاشکۆف بوو چ بوو گرتیان نزیک ماڵێ ئێوە هەموو ئینزارە لەو ماوەنە بە تەمای شەڕاگرتن بوو دیسان قەزەی ئیپستنیان دەشکە فرێداوە بازاری قەزەی ئیپستن لەو یەک دوو مانگەی پەیدا بوو چەکەکە لە دژی ترامپی بەکاردێتن لە دژی هەموو سیاسە قسە بکەی ئەو کارتە لە بەدیاتێک بۆیە ئەوەی بڕیاری شەڕ دەدا شەڕ ڕادەگری پشت پەردەن بڕوا بکەن ئەوانە وازی هەن من ناڵێم هیچیز دەوریان نیە ڕەنگی ترامپ بەخۆی ئەندامێک لە ئەندامەکانی دەوڵەتی قوڵبی بەس قائیدی ئەعلان نییە ئەینە نێچیرفان بەرزانیە کوونێ چیر دەبینم نێچیر ئەو ڕۆژە بە جددی زۆر تەتەوڕشی مین بوو کۆبنەوەت کرد وەکو فەرماندەی هێزی پێشمەرگەی کوردستان وەڵا ئافەریم نەمردی دیتت کۆبنەوەکەت کرد کۆبنەوەکەت کرد بەهەرحاڵ یعنی ئەوانە بڕیار دەرن لۆبیەکی بەهێزن لە کۆنگرسەوان بڕیار دەدەن بیانێ ڕای دەچێشن بیانێ ئەوەی بکەن حتا دیتان چیان لە کلینتۆن کرد تەجاوزی کرد قەزەی مۆنیکا چ بوو وانێ کرد یعنی چیان بووی وە لێ دەکەن ڕاگەاندنیان لە دەستا مەلەف لێ دروست دەکەن ئەوم ڕۆژەگرۆتان باز دەکەم چۆن مەسەلەی سکس چەند دەوری هەیە بڕوا بکە یەک جملەی کۆتاییتان پێ بڵێم بە بیرم هاتەوە کە وەختێک حوسنی مبارەک دراوە دادگا سۆزان مبارەک نامەی لە بۆ هەموو وڵاتانی خەلیج و عەرەبی نارد بوو وتبێ حوسنی مبارەک شتێکی لێبی فلیمی ڕووتی هەر هەمووتان فرێدەدەمە ناو میدیای وتبی دەبی ڕێ بگرنەوەی حوسنی مبارەک هیچی لێ نەکری ئەگەنا فلیمی ڕووتی هەر هەمووتان تا ئەنەوە سەفەت وازام شەریفە شەشوایە وەزیر بوو ئەوە هەرچی ممەسیلەی دیاری مصری هەبوو لە بۆ مەسئولە عەرەبەکانیان نادی هەمووشیان فلیم لێگرتینە ئیتر وایە براکەم یعنی دەوڵەتی قوڵیش هەزاران شتی وای تێدا یەک لەوانە کلینتۆن بۆیە ئەوی بڕیاری شەڕ دەدا هەر ئەوان هاوڕێیان من ئەرعەزم کرد ماوە و 10 ڕۆژ زیاترە قسەم نەکردێ بەڕاستی ویستم قسە بکەین من دڵنیام دوو شت بزانم ئەوەی باز لە عاشیرەکەیم بزانم تا ئێران ئاڵای سپی بەرز نەکاتەوە تەسلیم نابێت یعنی شەڕان ناوەسی یعنی مستەحیلە هەندێک خەڵک شت تەڕع دەکاتن لێ بگەڕێن ئێران بە هەیبەتەوە بمینێ هەرچەندە هەیبەتیان نێشتە یعنی تەزانین هەردوو دەست و هەردوو قاچیان بڕیە بەڵام دەوی دەزوونێ جم و زۆڵی هەیە من ناڵێم یعنی هیچ چیز نیە ناو تەسەوڕ ناکرا ئەوها بتوانی مەسەڵەن 8 ئەوەی دیفاعی ئەمری ئیسرائیلی ببڕی یان ئەمریکی ببڕی ئەوها بکە بەڵام لەگەڵ ئەوەش کاکە من پێ دەڵێم 5000 بۆمبیان لێدایە بە ئەنواع ئەشکاڵی بۆمب 2000 سەرکردەیان لێ کوشتێ کە 100 هەرە بە ناوبانگەکانیتی شوێنی نمایە بەس پێم برە بنیەی تحتی سەربازی یعنی دیفاعی چیمایە یعنی بەس پێم بڵێن چیمایە کاکە خەڵک وەخت خۆی بە کوشتنی یەک بەرپرس بجێ یەک ڕۆی شۆڕ ژێڕی بەرز دەبەوە بەهەرحاڵ ئێستا ئەو هەموو کەسە گەورەیان کردیا لاریجانی ئەوە ناوێرن سەر دەربکەن مشتەبە 4 ڕۆژە بوویتە ئەوە مرشیدی ئەعلا ئیمامی خومێنی ئیمام لە شوێنی ئیمام خومێنی و خامنەئیە کاکە ناوێری وتارێک بدە ئەوە هەر ئابڕوو چوونە لاریجانیش بە هەمان شێوە سەر دەرناکە کاکە یعنیەوە چمانەکەتو ڕاستە ساروغی هەیە بۆیە یعنی ئێران وەزئی زۆر خراپە و تەقینەوەش سێ هاوڕێیان تەقینەوەی زەماوەری هەمومان ئەمە لە کۆت لە نۆتیەک دیتمان جوندیەک نازانم ئەوەی لە ڕسمی سەدامیدا هەموو عێراق گڕی گرت بە 24 سەعاتی بۆیە کەوتنی ئێران بەس ئێستا تو یعنی ئەوم بزانم ئێستا ئەمریکا و ئیسرائیلیش داوا ناکەن پێیان لەنا ئەو شەڕ و شۆڕە پێیان ناکرێت دوو دەیانەوێت سوپای پازداران وێران بکەن هەندێککە ئێستا لەو سەربازگەکانیان دەدەن لە شوێنەکانیان دەن ئەگەنە سەربازگەشیان نمایە یعنی هیچیان نمایە بەس لەو تەقینەوەی شارەکان بەبێ پێشمەرگە بەبێ گەڕانەوە وەکو نۆتیەکی ما
دیتان خۆل لە هەموو شار و شارۆچکەکان ئەگەر دە پێشمەرگە نەگەیشتە ناو شار خەڵک دەیکە کاکە کە ڕووخا حکوومەت گچکە و گەورە ئەوە دەبی بەڵام ڕەنگی ئەمریکاش نەوێ مەسەڵەن بڕوخێنی بەدیلەکی باشینیان ئەرەندە تەقیەوەکی تەعاسۆڤێتی چاردە نەتەوەی تێدایە برا هەر یەکە دێ ئازەربەیجان لەلایەک دێت تورکیا لەلایەک دێت عەرەب لۆبی خۆیان هەیە کورد لۆبی خۆیان هەتوورە و هەموو سەرکەی دوایە کۆ لە ناو مەنزەرەشی ئەوە دەکەیت تەنیا بەوان دەکرێت زائیدەن لۆ دژایەتی خەلیجی شاد پێویستیان بە گورگەکەیە بڵێن کاکە بینە بیان دۆشن بیان دۆشن بۆیە ئەو شتە هەیە بەڵام یەکشت دڵنیابن من یانەوە تەسەوری منە مەحاڵە بەبێ هەڵکردنی ئاڵای سەفوانی ئاڵای سپی ئێران شەڕەکە کۆتایی پێ ئەوە من و ئێوەش مە سەرنجیشە دەدەم خۆ قابلە قسەی من نە ئایەتی قورئانە نە ڕیاضیاتە بەڵام بەبێ تەسلیمبوونی ئێران مەحاڵە بە هەیبەتەوە بیکوورکاکە ئەوە یعنی هەموو سیستەمی جیهانی گۆڕە ئەمریکا و ئیسرائیل هەیبەتیان نامینێ لە منتەقەی ئێرانی ژەتە کەڵەگایەک بە وەزعی بۆیە ئێڵە دەبێ بە ئاڵای سپی ئەگەر جەنجی جیهانی سێمیش دروستکەن وەکو پۆتین تەفروتونایان کردیە هەیبەتیان بردیە 4 ساڵە دەرەقەتی ئۆکرانیا نایە بەڵام شەڕەکەی ڕناگری ئەو دەیەوێت بە هەیبەتی رووسیاوە شەڕەکەی بباتەوە بۆیە ئەمریکا و ئیسرائیلی شوادن شەوت شاد سپاس بە ئەو کاتێ لەگەڵ منیشتان بردەسەر